سەڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. بەرنامەی ئەمجارەی ڕووماڵ دوور لە بابەتە سیاسە گەرمەکانی ڕۆژ با میوانداری بەڕێز کوێستان محەممەد وەزیری کاروباری کۆمەڵاتی لەسەر کۆمەڵێک بابەت و تەوەری گرنگ قسە دەکات کە ڕەنگە تۆی وڵاتی بتەوێت زۆرترین وەڵام لەبارەیەنەوە وەربگری. بێگومان وەزارەتی کاروباری کۆمەڵاتی یەکێکە لە وەزارەتە گرنگەکانی حکوومەتی هەرێم کە لە تاوی دنیا وەزارەتێک بۆ توانێت زۆرترین خزمەت بە چین و توێژەکانی کۆمەڵگە بکات. ئەم وەزارەتە لە ئێستادا چی ڕۆڵێک دەتوانێت ببینێت لە کۆمەلگاوە ئەوانەی کە ئێستا وەزیری کاروباری کۆمەڵایەتی کردوێتی بە ئەولوێتی کاری خۆی دەوێت چی بکات لە وەزارەتەکە. من لەگەڵ هەمومانەدا بابەتی تۆڕی پاراستنی کۆمەڵاتی ئەوەی کە بە موچەی چاودێری خێزان دادەنێت دەکەمەتەوەرێکی دیکەەوە وەڵام لە بەڕێز کوێستان محەممەد وەزیری کاروباری کۆمەڵاتی وەردەگرم. خات و کوێستان بەخێر بێت. زۆر سوپاس. سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ دەکەم شتێکی ئاشکرایە کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە تەواوی دنیا یەکێکە لە وەزارەتە گرنگەکان وەتەنە لە هەندێک وڵات ئەگەر هەڵە نەبم بە دڵی وەزارەت ناو دەبرێت. بۆچی ئەم وەزارەتە لە ماوەی ڕابردوودا وەکو پێویست نەبوو، یعنی نەیتوانی ئەم دەورەی خۆی ببینێەوە کارێکە بۆ ئەمە؟ زۆر سوپاس. سەرەتا پیرۆزبایی یادەکانی ڕاپەڕین و نەورۆز لە هاونیشتیمانیانەکەم و لەم بارودۆخەی کە بەداخەوە کۆڕۆنا سەری هەڵاوە لە تەواوی جیهانە، هیوای تەندروستی باش بۆ هەموو هاونیشتیمانیانە خوازم و هیوادارم پابەندی هەموو ڕێنماییەکان بن بۆ پاراستنی ژیانی خۆیان و ماڵ و مناڵیان و کەسوکاریان. دیارە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەداخەوە لە کابینەکانی پێشوو لە پراوێزا بووە، وەک پێویست گرنگی بەم وەزارەتە نەدراوە لە ڕووی گرنگی چێ لە ڕووی بودجە و پێشینە و بڵێ دابینکردنی ستافی زۆر و کەسانی بڵێ پسپۆر لە بوارە جیاجیەکانە لەم وەزارەتی ئێمە وەک پێویست گرنگی پێ نەدراوە. تەنانەت وەزارەتی ئێمە یەکێکە لە وەزارەتانەی کە فەرمانبەرەکانی هیچ دەرماڵەیەکیان نییە، ئیشێکی زۆر موچەیەکی زۆر کەم. ئەمە وای کردووە هۆکاری ئەم گرنگی پێنەدانەی لەلایەن کابینەیەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێمە کوردستانەوە ئەم بڵێ وەزارەتە وەک پێویست نەیتوانی وەکارەکانی بە ئەنجام بگەێنێ لەبەرەوەی بودجەی نەبووە، ستافی نەبووە، کەسی پسپۆڕی زۆر تایبەتی نەبووە لە بوارە جیاجیەکانە. ئەمە هۆکار بووە کە ئەم وەزارەتە بەداخەوە بە بەردەوامی لە پراوێزا بێت. باشە کوێستانەوە کەواتە ئێستا بەڕێز وەزیری کاروباری کۆمەڵایەتی ئێوە لەگەڵ تیمەی کە لە وەزارەت هاوکاری بەڕێستە چیتان کردو بۆ چاکردنەوەی ئەم وێنەیە وکردنی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە وەزارەتێکی چۆنەڵی ناپێویست، ینی ئەوەی کە لە مای ڕابردوو جۆرێک لەم سەرنجەش هەبووە بکرێ بە وەزارەتێکی سیادی گرنگ، ینی چیتان کردو بۆ ئەمە؟ بەڵێ دیارە ئێمە بە هاوکاری هەموو ستاف و فەرمانبەرانی وەزارەتەکەمان بە پاڵپشتی کابینەی نوێ بە تایبەتی وەزارەتە پەیوەندیدارەکان لە هەمووشیان وەزارەتی دارایی توانیمانە کۆمەڵێک هەنگاوی باش بنین، توانیمانە کۆمەڵێک گۆڕانکاری گەورە بکەین بە ئاراستەیە کە ئەم وەزارەتە بکەینە وەزارەتێکی سیادی، وەزارەتێک کە بتوانێت خزمەتی هەموو ئەو چین و توێژانە بکە کە لە خۆی یەگرێت. ئێمە لە هەموو بوارەکان دیارە ئێمە ئەگەر سیر بکەیت سێ بەشی گرنگ لە خۆیەگری ئەم وەزارەتە. باشە کار و دەستەبەری کۆمەڵایەتی، کاروباری کۆمەڵایەتی، چاکسازیەکان. ئێمە لەسەر هەر سێتەوەرەکە ئیشمان کردووە، لە هەر سێکی دەستمان کردووە بە چاکسازی، چ لەوەی کە بە هاوکاری کابینەکە و وەزارەتی دارایی پێشینەکانیان زیاد بکەین، پێداویستیەکانیان دابین بکەین و گۆڕانکاری بکەین لە ستاف و گۆڕانکاری بکەین لە هەنێ بەرپرس و بەڕێوەبەر و ئەوانە، گۆڕانکاری بکەین لە شێوازی کارکردن و مامەڵەکردنمان لەگەڵ ئەو لایەن و چین و توێژانەی کە ئێمە ئەبێ بڵێ وەزارەتەکەی ئێمە لە خزمەتیان نابێت. باشە ئەم سەرەتایە دەستی پێ کردو ئەمە تەنها ڕوئیا و فکرەیە لای کوێستانخانەیە خود نەخێر، ئەمە پلانی بۆ دانراوە بەشێک لەم ئەمانێک ئاماژەت پێ کردو کۆتە دەباری جێبەجێکردنەوە و دەمەوێت یعنی بە دیاریکاریش ڕۆڵی حکوومەتی هەرێم بزانم، یعنی تا چەند لەم بابەتەدا هاوکاری ئێوەیە. بەڵێ من ئەمەوێ یەک باسی بکەم. باشە سەرەتا لە کار و دەستەبەری کۆمەڵایەتەوە دەست پێ یەکەم.
ئێمە یاسای کارمان سەرەتا ئامادە کردووە نردمان ئەنجومەنی وەزیران ئێستا لە ئەنجومەنی شورا ئامادەیە بۆی بنێرێتە پەرلەمان بۆ پەسەندکردن کاتێک ئەم یاسایە پەسەند دەکرێت لایەن پەرلەمانی کوردستانەوە ئێمە ئەتوانین بە شێوەیەکی زۆر باشتر لە جاران دەستەبەری مافی هەموو کرێکارانی هەرێمی کوردستان بکەین هەموو ئەو مافانەی کە لە کەرتی گشتی هەیەی بۆی بژێڕینەوە لە کەرتی تایبەت دیارە لە لای ئێمە پێناسەی کرێکار لە خاوەن بڕناوانەیەکی دکتۆرا کە لە زانکۆیەکی ئەهلی دەرسەڵێتەوە لەگەڵ پاکەرەوەیەکە هەر یەک پێناسە هەموو یەکرێکارە بە پێی پێناسە لای ئێمە بێجگەلەوە ئێمە یاسای خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی ئێستا لە دوا هەنگاوەکانی هەموارکردنیایەتی بۆ ئەوەی بتوانین سەرجەم کرێکارانی هەرێمی کوردستان دەستەبەر بکەین بۆی دواتر خانەنشینی وەربگرن هەروەک فەرمانبەرێکی تر کە لە کەرتی گشتیە کارەکات. بێجگەلەوەی ئێمە هەڵمان ناوەکە لیژنەکانی دەستەبەری کۆمەڵایەتی چالاک بکەین. خۆشبەختانە پرۆژەیەکمان بردە ئەنجومەنی وەزیران لەوێ بە پشتیوانی هەموو ئەو بەڕێزانی کە لە ئەنجومەنی وەزیرانن پرۆژەکەمان پەسەند کرا چەند کۆبوونەوەیەکمان لەگەڵ لەسەر کردووە ئێستا لیژنەکانی ئێمە چالاکانەتر لە جاران ئەچنە ناو بازار مۆڵەکان کۆمپانیاکان سۆپەرمارکێتەکان هەموو ئەمانە بۆی هەر کرێکارێک دەستەبەرنە بۆ دەستەبەری بکەین هەر کۆمپانیایەک خۆی دزیێتەوە لە دەستەبەری سزای بین بین بە دادگا و توانیمانە لە ڕێی هەڵمەتێکی نیشتیمانیەوە بڵێ هەڵمەتێکمان کردووە کە ئاگادارکردنەوەیەک بێت چ بۆ کۆمپانیاکان چ بۆ کرێکاران کە بێنە لای ئێمە خۆیان دەستەبەر بکەن. هەروەها لە بواری سەلامەی میهەنیە ئیشمان کردووە بۆ ئەوەی کە کرێکاران کە لە شوێنێک ئیشەکەن کۆمپانیاکان وە خۆشیان خۆپارێزی بکەن بۆ ئەوەی کە ئەو ڕووداوانەی کە دروستە بێ بەداخەوە لە کاتی کارکردنا دووبارە نەبێتەوە یا زۆر کەمی بکەینەوە و هەروەها ئەو کرێکارانەی کە لە شوێنی مەترسیدار ئیشەکەن لەگەڵ وەزارەتی تەندروستی هەماهەنگێکمان کردووە کە لە ئایندەیە چەند بڵێ مختبەرێکمان بەرەو ڕوو ئەکەنەوە بۆی ئەو کرێکارانە بە وەرزی لەوێ پشکنینیان بۆ بکەین بۆی بزانین تەندروستیان لەسەر چه ئاستێکە. ئەگەر بینە سەر مەسەلەی بڵێ بەشە کۆمەڵایەتیەکەمان ئەویش توانیمانە کە کاری خانەکانی بە ساڵاچوان هەروەها کچان و کوڕان هەروەها شێڵتەرەکانمان ڕێک بخەینەوە داوامەکانیان تەنزیم بکەینەوە گۆڕانکاری بکەین لە هەنێ بەرپرس و ئەوەیانە بۆ ئەوەی کە بتوانین باشتر خزمەتی بە ساڵاچوان و ئەو مناڵە بێ سەرپەرشتانە بکەن کە لە لای ئێمن بتوانین زیاتر ژیانی ئەو ژنە هەڕەشە لێکراوانە بپارێزین کە لە لای ئێمن و لە مەسلەی کەمەندامەوە توانیمانە سەرەتا 11,000 کەمەندام شایستەکانیان بابەتی کەمەندامن بەڵام شتێک جێگەی سەرنج بوو لە قسەکان تا بابەتی مافی دەسەبەری کرێکاران ینی ئەوەی تێوە تاکو ئێستا کردوێتی کردوتانە ینی بە جۆرێک جۆرەکان توانیوێتی ڕەوشی کرێکاران لەو ئاستێک کە پێشووترتیایە بووە بباتە ئاستێکی باشتر ینی ئەمە دەبینین خۆی دووشتا یەکەم ئێمە بڵێ نووسراکمان ئاراستەی سەرۆکی حکوومەت کردووە کە موچەی کرێکاری ئاسایی زیاب بکەین هێشتا وەڵاممان وەرنەگرتووە ئێمە ئەگەر ئەمە بکەین ئەو پارەی کە ئێستا کرێکار وەریەگرێت 275,000 ئەگەر ئەمە زیاب بکەین دووشتمان دەزەکەوێ یەکەم دیارە ژیانی کرێکار ئەچێتە ئاستێکی باشتر دووەم هەلیکار ئەدۆزینەوە خەڵکێکی زۆر کە ناچێت لە کۆمپانیایەک لە شوێنێک ئیش بکات لەبەرەوەی کە کرێی کارەکەی زۆر کەمە بەس کە تۆ ئەمە زیاب بکەیت ئەوان ڕوئەکەنە کۆمپانیا و سۆپەرمارکێت و مۆڵ و هەموو ئەو شوێنانە بۆی ئیش بکەن ئەگەر کار هەبێت لە کاتێکە ئەمە توانین کە بڵێن ڕەوشی کرێکارانمان بردووەتە ئاستێکی زۆر باش کە بتوانین هەموو مافەکانیان وەک فەرمانبەرێک لە کەرتی گشتیا دەستەبەر بکەین ئەویش کەی ئەبێت کە یاسای کار پەسەند کرا دووەم کاتێک دەتوانین بڵین بە تەواوەتی خزمەتی کرێکارانمان کردووە کە توانیمانە کە توانی بێتمان هەموو کرێکاران دەستەبەر بکەین کە ئەوە خەونێکی ئێمە لە وەزارەت کە کاتێک ئەم وەزارەتە جێڵین توانی بێتمان
زۆرترین کرێکارمان دەستەبەر کرد بەدەمەوە دەبێت. هاتنی پەرلەمان چۆنە بۆم بابەتە خۆ دوجار ئەم یاسانی کە بەڕێزت ئاماژەی پێدەکە دەبێت لە جەلسەی پەرلەمانیدا پەسەند بکرێت. هێشتا نەچۆتە پەرلەمان، هێشتا لە ئەنجومەنی شورایە. ئەنجومەنی شورا ئەبێ دوا سەرنج و تێبینی خۆی لەسەر بە، دواتر ئەنجومەنی وەزیران ئاڕاستی پەرلەمانیەکە. دڵنیام پەرلەمان زۆر پەرۆشن بەوەی کە یاساکە پەسەند کرێت، چکە لەوەی کە لیژنە پەیوەندیداریەکانیان هاتوونەتە لامان، چێ سەرۆکی هەنێک لە فراسۆنەکان پەیوەندیان پێوە کردوین کە کەی ئەم یاسایە ئەگاتە پەرلەمان بۆی پەسەندی بکەن. بۆیە پێم وایە خەمخۆریکی گەورەشەیە لە پەرلەمانەوە بۆ ئەوەی زوو یاساکە بگەێنینە پەرلەمان. توانا و قدرەتی دارایی حکوومەتی هەرێم دەتوانێت ینی هاوکار بێ لەم ڕۆ خۆ دوجارە یاسایی کە پەسەند دەکرێت دەبێت لە وەزارەتی دارایی بودجەیەکی بۆ تەرخان بکرێت. ینی ئەمە لە ئێستادا گونجاوە بۆم کاتە بۆم دۆخە. بەڵێ خۆی ئێمە گەر سیرکەین ئەم کابینەیە هەنێک بوژانەوەی ئابووری پێوە دیار بوو بەوەی کە داهاتەکانی ڕێکخستەوە، بەوەی کە هەموو داهاتەکان گەڕایە وەزارەتی دارایی، هەنێ چاکسازی کرا. بەڵام واش ئەگەر سیرکەین ئێمە هێشتا دۆخی قەیرانمان تێنەپەڕاندە بوو، لەبەرەوەی هێشتا ئەو پارەی کە لە بەغاوەیەت لەگەڵ ئەو نەوتەی کە ئەفرۆشرێت ماڭانە بڕێکی زۆر عیزێنێ بۆ موچە بێ لە داهاتی ناوخۆ بخرێتە سەری. بەڵام بەداخەوە ئێستا بەهۆی قەیرانی کۆرۆناوە، بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە، ڕەنگە جارێکی کە دۆخی دارایی حکوومەتی هەرێم بەرەو خراپی و خراپتر بڕوە، هەرچەنە لە کۆبوونەوەی دوێنێ و پێرەی لیژنەی بەڵێ ئابووری حکوومەتی هەرێمی کوردستانە کار لەسەوە ئەکرێت کە بە هیچ شێوەیەک دەستکاری موچەی فەرمانبەران نەکرێت. هەموو ئیمکانیەتی خۆمان بڵێ بخەینە کار، هەموو بڵێ خەرجیە ناپێویستەکان کەم بکەینەوە بۆی بتوانین موچەی فەرمانبەران لە کاتی خۆیان بین. بۆیە من پێم وایە جارێکی کە بەهۆی کۆرۆنا، بەهۆی دابەزینی نرخی نەوت، ڕەنگە پرۆژە استراتیجیەکانی هەنێ لە وەزارەتەکان پەکیان بکەوێت بە وەزارەتەکەی ئێمەشەوە. باشە کوێستان خەم بابەتێکی دیکە ینی هەر بە فرسەتی دەزانم بۆ چوونی بەڕاستی لەسەر وەربگرم بابەتی موچەی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی بەشێکی زۆری ئەو کۆمنتانی کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک هاتوون ینی بەسیار دەکەن کە ئەم موچەیە دەگەڕێتەوە بە کەسانی شایستە. لە ماوەی ڕابردووە هەوڵێکە بوو بۆ ئەم بابەتە بەکوێ گەیشتووە؟ خۆی پێشتر 800,000 خێزان ئەم پارەیان وەرگرتووە، دواتر ڕێکخراوی کاری نێودەوڵەتی مەسحێکی کردووە. بەپێی مەسحەکە لە ساڵ 11 ئەوانەی کە ئەو پارەیان وەرگرتووە شایستە بوون، بەڵام کەسانێکی کەی زۆر هەبووە لە دەرەوەی ئەم لیستانە شایستە بوون. بەهۆی ناشەفافی و گەندەڵیەکی زۆر لە ناو ئەم لیستانەیە و هەروەها بەهۆی قەیرانی داراییەوە 4 ساڵە ئەم پارەیە ڕاگیراوە. ئێمە کە دەسەرەتا دەستمان پێکرد، یەکسەر دەستمان کرد بەوەی کە سیستمێکی تازە ئامادە بکەین بە هاوکاری هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پلاندانان و کۆمەڵێک ڕێکخراوی نێودەوڵەتی، و هەر کاتێک سیستمەکە تەواو بۆ بێ بچێتە ئەنجومەنی وەزیران، ئەنجومەنی وەزیران پەسەندی بکات. هەر کاتێ پەسەند کرا ئەو کاتە ئێمە خەڵک تۆمار بکەین بەپێی ئەو سیستمە. دواتر لیژنەکانی ئێمە بچن سەردانی ئەم خێزانانە بکەن، بزان ئەو مەرجانەی کە لە ناو سیستمەکەی ئێمە هەیە ئەیانگرێتەوە، دواتر بزانین چەند خێزانن و دواتر جارێکە بچێتەوە ئەنجومەنی وەزیران بۆی پەسەند بکرێ. من پێم وایە ئەمەلیە تۆزێ درێژە لە ماوەی چەمانی ڕابردووە گەر هەڵە نەبم، ینی ئێوەکو بەڕێبەراتەکانی کاروباری کۆمەڵاتی لە پارێزگاکان هەوڵێکی لەم شێوەیە هەبوو بۆ دووبارە تۆمارکردنی ناوی کەسانی سوودمەندی تۆڕی کۆمەڵایەتی. ینی ئەمە نەیتوانی ئامارێکی دروست بقاتە بەردەستیەوە؟ نانەخێر هیچ هەوڵێک نەبووە، هیچ هەوڵێکمان ئێمە ئەو ناوانەی کە پێشتر لامان بۆ هەر تۆمارە لە لای بەڕێوەبەرایەتیەکان، بەڵام هیچ ناوی تازەمان ڕۆشتووە ئەوانی کە سوودمەند بوون. ئەوە جێ بە پرۆسەی بایۆمەتری ئەوە لە کابینەی پێشوو کە کراوە بۆ دوو موچەیە، بەڵام خەڵک هەیە ئەم پارەی وەرگرتووە ڕاستە موچەی نەبووە، بەڵام کاسب بووە، بەڵام بژێوی ژیانی زۆر باش بووە، پێویستی پێی نەبووە. خۆ شەر نییە ئەوەی موچەی هەبێ دەوڵەمەند بێ، ئەوەی نەبێ فەقیر بێت. هەیە موچەشی هەیە، بەڵام موچەکەی ئەوە نەکەمە بەشی لانی کەمی پێداویستەکانی ژیانی ناکە. هەشە موچەی نییە، ژیانی زۆر باشە. بۆیە ئێمە
بە شێوازێ ئیش بکەین کە ئەو خێزانانی وەری ئەگرن فعلا پێویستیان پێی بێت و فعلا هیچ سەرچاوێکی داهاتی کەیان نەبێت ئێمە بێ لەسەرم ئاراستەیە کار بکەین. ئەمە تەنها بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و لیژنەکانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەکرێت لە پارێزگاکان یاخود لەمەدا پێویستیتان بە هاوکاری وەزارەتی پلاندانان چوزانم دامەزراوی هەر لە ئەوڵەوە وەزارەتی پلاندانان لەگەڵمانایە و تا ئێستاش بە بەردەوام هەموو کۆبوونەوەکانمان بە هاوبەشیەوان بەڕێوە ئەچێت. هیچ بڕیارێک و ڕێنمایەکی نوێ هەیە بۆ تۆمارکردنی کەسانی سودمەند بوو لەم تۆڕەیانی بۆ ئەوی کە کەسێک پێویستی بەم تۆڕە بێت ناوی خۆی تۆمارکات لە ئێستایە نەخێر هەتاکو سیستمەکە تەواو نەبێت ئەنجومێنی وەزیران پەسەندی نەکات چکە بێ بەپێ ئەو سیستمە خەڵکی تازە تۆمار بکەین هەر کاتێک ئەنجومێنی وەزیران باشە پەسەندی کرد و بڕیاری یا ناوی تازە تۆمار بکەین ئێمە و کاتە ناو تۆمارەکەین. ئەم قسەیە بۆ کەمەندامانیش ڕاستە ئەوانەی کە بچێ وەردەگرن یعنی ئەوانەی کە چاوەڕێن بۆ نمونە ناویان لە لیژنەکانی ئێوە تۆمارکەن بۆ خۆی کەمەندام لە ساڵی 2013 هیچ کەمەندامێک تازە تۆمار نەکراوە. ئێمە راپۆرتێکمان ئاراستی ئەنجومێنی وەزیران کرد لە ئەنجومێنی وەزیران خوێندنەوەمان بۆ کرد بەپێی بڕیاری ئەنجومێنی وەزیران لیژنەیەکی باڵا دروست کرا لە وەزیری دارایی تەندروستی کار سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی بە دوواداچوون تا ئێستا دوو کۆبوونەوەمان کردووە لیژنەیەکی لاوەکیمان پێکێناوە دید و سەرنج و تێبینیەکانی خۆیانیان نووسیوە ئێمە هەر کاتێک بەڵێ مەحزەری لیژنە لاوەکیەکەمان پەسەند کرد ئەم چوار وەزیرە ئەیخینەوە بەردەمی ئەنجومێنی وەزیران ئەبێ ئەنجومێنی وەزیران پەسەندی بکات کە پەسەندی کرد ئەو کاتێ ئێمە دەزەکەین بە تۆماری کەمەندامی تازە بەڵام هیوادارم قەیرانی کۆڕۆنا و دابەزینی نەوت نەبێتە هۆکاری وەستانی ئەم پرۆسەیە. باشە لەسەر ئاستی چاکسازیەکان چیتان کردو بە تایبەتی ئێستا بە حکمی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ڕەنگە چاکسازەکانی ئێمە لە هەر شوێنێکی دیکە پێویستیان بە چاودێری تەندروستی هەبێت تازەترین هەوڵی ئێوە چییە بۆ پاراستنی تەندروستی زیندانیان چیتان کردووە؟ بەڵێ خۆی وەک خۆت ئاماژت بۆ کرد ئەوان لە هەموو کەس زیاتر پێویستیان بە چاودێری تەندروستی هەیە لەبەرەوەی وەکو ئێمە ناچنە بەرخۆر چالاکی ڕۆژانەیان نییە بۆیە لە هەمومان زیاتر مناعیان لە ئاستێکی نزمایە ئێمە پێش هەموو لایەنێکی کە دەستمان کرد بە ڕێکاری خۆپارێزی لە 28 مانگ ئێمە بڕیارمان ناکە هەموو سەردانیکردن و مۆڵەتێکی سزادراوان ڕاگیراوە هەتا ئێستا نە مواجهە هەیە نەمۆڵەت هەیە و هەموو پێش هەموو دام و دەستگا و لایەنە پەیوەندیدارەکان هەموو ئەو پێداویستیانەی کە بۆ پاکردنەوەی دەست و قاوشەکان و ئەوانە هەموویمان ئامادە کرد و خسمانە بەردەستیان هەر ئەمڕۆ پەیوەندیمان کردووە بە بەڕێز پارێزگاری هەولێر و بەڕێز قامی سلەیمانی کە ئەو بڵێ دەرمانەی کە ئەی ڕشێنن بۆ ناوبازار و ئەوانە بیبەنە چاکسازیەکانی ئێمە خانەی بە ساڵاچوان خانەی مناڵان شێڵتەرەکانمان چکە لێ خەڵکێکی زۆر کۆبووتەوە مەناعەشیان کەمە و هەردوو لابەڵێنیان ناوە کە دەست پێ بکەن و هەردوویان بەرنامەیەش تەلەفۆن بۆ پەیوەندی بە بەڕێز پارێزگاری دهۆکەوە کەم هەرچەنە تا ئێستا خۆشبەختانە کۆڕۆنا دوورە لە پارێزگاری دهۆکەوە بەڵام هەر بۆ لانی ئامادەکاری و خۆپارێزی ئەو هەڵمەتەش دەست پێەکەین لە دهۆک. کوێستان قەنیانی من کۆمنتێک بووە تو حەزەکەم لە زاری خۆتە وەڵامەکەی بۆ وەربگرم ینی بەشێک لە ئەوانەی کە کۆمنتەکان نووسی وەکوزی کە سوکاری زیندانیان خوانیان ناساندووە دەڵێن بۆچی حکوومەتی هەرێم هاوشێوەی ئێران کە بەشێک لە زیندانەکانی نردوتە ماڵەوە بۆ ڕێگەگرتن لە حاڵەتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ئەلێ لە خوانەخواستە ئەگەر حاڵەتێک تۆمار بکرد لە زیندانیەکان لە چاکسازیەکان ئێوە بیل لە بژاردێکی لەم شێوەیە دەکەنەوە کە بە تایبەتی ئەوانەی کە حکمی ئەسڵکە هەموو شتێوێ لە کاتی خۆیان بڕیار بدێت هیوادارم هیچ حاڵەتێک تۆمار نەکرێت لە چاکسازیەکان بەڵام ئەگەر حاڵەتێکی وا ڕوویە ئەو کاتە ئەو بڕیارە بە تەنها بڕیاری وەزیری کار نییە ئەو بڕیاری حکوومەتە کۆی کابینەکە و سەرۆکایەتی هەرێمیشە چکە لە ئێستایە ناتوانرێت لێبوردنی گشتی دروست بکرێ ئەو کاتە ئەبێت سەرۆکی هەرێم بێتە سەرخەت و لێبوردنی تایبەت دەربکات بۆیە هیوادارم ئەوە ڕوونەیە بەڵام ئەگەر حاڵەتێکی وا بوو ئەو کاتە بەڵام کەسان خەلیانی پێدوانیە بابەتەکە دەبێت پێشەوە ئامادەکاری بۆ بکرێت ینی ئەم بابەتە
بۆتە بابەتێک بۆ مناقەشە و مجادلە لە بینی ئێوە دامەزراوەکانی دیکەی حکوومەت؟ تا ئێستا نەخێر لەبەرەوەی ئێمە پێمان وایە تا ئێستا چاکسازیەکانمان پارێزراون باشە و کار لەسەرەوەکەی نەگاتە چاکسازیەکان، بەڵام ئەگەر حاڵەتی وا ڕوویە ئەو کاتە دڵنیامەتوانین لە ماوەیەکی زۆر کورتا کۆنتترۆڵی بکەین. باشە ئەوەی لە ئێران ڕوویاوە ئەوەیە کە زیاتر لە نیوەی زیندانیەکان تووشی کۆڕۆنا بوون، بۆیە ئەویان کردووە، بەڵام ئێمە تاسە هیچ حاڵەتێکیشمان نییە. هیوادارین هەر نەبێت. کوێستان خان بابەتی قەرزی بچووک لە ماوەی ڕابردوو پێم وابێت لە پێیجی خۆت لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک شتێکت پۆست کرد بوو کە ئەم قەرزە ینی دووبارە دەست پێ دەکاتەوە و تەنانەت فەرمانبەرانی تایبەت بەم ڕاهێنانی پیشەیی ینی ئامادەکراون بۆ ئەم بابەتە. ئەم بابەتە بەکوێ گەشتووە؟ بەڵێ ئێمە بۆ ئەوە داوامان لە ئەنجومەنی وەزیران کردە بوو کە دەست پێ بکەینەوە، داوای ڕێی وەزارەتی داراییان کردهبوو، وەزارەتی دارایی ڕایەکی ئەرێنی یابوو کە پێیان باشە، وا بڕیار بوو کە 2 هەفتە پێش ئێستا بخرێتەوە بەرنامەی کار و پەسەند بکرێ، بەڵام بەداخەوە کۆبوونەوەکان هەموو تایبەت کران بۆ بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا و ئەو پرۆژەی ئێمە هەر کاتێک ئەم قەیرانەمان تێپەڕاند من لەگەڵ بەڕێزانی ئەنجومەنی وەزیران لە سکرتارێت و لە دیوانیش قسەم کردووە، بەڵێنیان ناوە کە هەر کاتێ مەسەلەی کۆڕۆنا تەواو بوو یەکەم خاڵی بەرنامەی کاری کۆبوونی ئەنجومەنی وەزیران قەرزی بچووکە بێت. بیمەی دەرچوانی سانکۆ پەیمانگەکان کە لە ماوەی ڕابردووە بوو، ئەمە لەکوێی بابەتی کارنامە و پلانی وەزیری کاروباری کۆمەڵاتیدایە، ئەمە دەخێتەوە بەرباز جارێکی دیکە؟ ئەوە لە تۆڕی پاراستنی خێزانە بێجێ بکرێتەوە، هەر کاتێک ئەو سیستمە پەسەند کرا بەشێشی بۆ ئەوانە بێ، بەڵام ئەمە وەکو باسم کرد هێشتا سیستمەکە ئامادە نەکراوە، ئەمە ڕێکارێکی دوور و درێژی ئەوێت، پەسەندکردنی ئەوێ لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پارەی ئەوێ پارەیەکی زۆر لە ئێستا من باسم کرد ئێمە کەوتوینێتە بەردەمی قەیرانی کۆڕۆنا و دابەزینی نەوت، بۆیە هیوادارم کابینەی نوێ بتوانێت لە کاتی خۆیان موچەی فەرمانبەرانی ئێستا بات، بۆیە ئەمانە بەستراوەتەوە بە دۆخی دارایی هەرێمی کوردستانەوە. ینی هەر پرسیار بوو من بۆ نمونە ینی هیچ مەترسیەک لەسەر بابەتی موچەی فەرمانبەران هەیە تۆش بۆ حکومەی کە ئەندامێکی لە ئەنجومەنی وەزیران ینی کۆبوونەوەتان هەیە هەفتانە پێم وابێت، ینی ئەم بابەتە چۆن باس کراوە؟ دوێنێ بڵێ لیژنەی باڵای ئابووری هەرێم لەگەڵ بەرە سەرۆکی حکوومەت و جێگرێکی کۆبوونەوەیان کردووە و داوایان لێکراوە لە وەزارەتی دارایی و ئەو وەزارەتە پەیوەندی دارانە هەموو ڕێکارێ بگرنە بەر، هەموو شێوازێکی پارەی خەرجی زیادە ڕابگرن بۆ ئەوەی کە بە هیچ شێوەیەک موچەی فەرمانبەران و دەرماڵەکانیان ڕانەگیرێ. لە ئێستاە ئەمە سیاسەتی کابینەی نوێیە. باشە حکوومەتی عێراق ئەگەر لە گریمانی ئەو بکەین لە ئەگەرێک لە ئەگەرەکاندا ینی حاڵەتی گرفتی موچە دروست بێت لە هەرێم، حکوومەتی عێراق پابەند دەبێت بە تەواوکردنی ئەم نقصانی لە موچەی فەرمانبەران، ینی ئەو چی پەیوەندیی بابەتەکە وەیە بە باش بە خراپ. حکوومەتی ناوەند چەند لێدوانێکیان ناوە باشە کە بە هیچ شێوەیەک موچەی فەرمانبەران پارەی کەمەندامان تۆڕی چاودێری خێزان ڕناگرن و بەردەوامە بێت. ئەو پابەندیەی بڵێ ناوەند هەیەی بۆ هەرێم ئەوەیە کە پارەیەک لە بودجەی 2019 تەرخان کراوە بۆ هەرێم ئەوان پابندن بۆی ئەو پارەیە بنێرن، بەڵام تا ئێستا بۆ مەسلەی ئەوەی ئەم کورتی هێنان ئەهێنین بۆ موچە نەکەوتوینێتە ئەو دۆخەوە هەتا داوای هاوکاری لە ناوەند بکەین، بۆیە من ناتوانم بڵێم ئایا ئێمە کەوینەوە دۆخەوە، هیوادارم نەکەوین. ئەگەر کەوتین ئایا حکوومەتی هەرێم داوا لە ناوەندەکە و ناتوانم بڵێم ئایا ناوەند ئەو کورتێنانەمان بۆ تەواوەکایاننا، بۆیە ئەمە هێشتا نەگەیشتوونێتە ئەو قۆناغەتە هیچ کەسێک بتوانێت پێشبینیەکانی خۆی بڵێت ئایا کەوینە ئەو دۆخە، ئایا داوا لە ناوەند دەکەین، ئایا ناوەند بۆمان پڕەکاتەوە، لەبەرەوە ئەمە
دۆخێکی لە ناکاوە کە هێشتا تێی نەکەوتوین. کوێستا قەمن هەر دەگەڕمەوە سەر بابەتی موچەی چاودێری کۆمەڵایەتی کە یعنی پرسیارەکان بە شێوەیەکی زۆر هاتووە. بۆ نمونە بۆچی ئێوە بیرتانەوە نەکردو کە لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکخراوە NGOکان چۆزان ڕێکخراوەکانی دەرەوەی خۆتان بۆ ئەوەی هاوکارتان من لە دابینکردنی ئەم موچەی یعنی لە ماوەی ڕابردووی چەڵێکە بۆ ئەم بابەتە؟ بەڵێ ئێمە لە سەردانمانە بۆ بەغا لەگەڵ وەزیری کاری حکوومەتی عێراق قسەمان کرد، کۆمەڵە داواکاریمان هەبوو، کۆمەڵی داواکاری کە من دامانمان هەبوو، تۆڕی چاودێری خێزانمان هەبوو، هی خانە و هەموو ئەو شتانە کۆمەڵە داواکاریمان قسە بەردەمیان بەڵێنیان پێیان کە بێنە هەرێم و بەڵێنیشیانە کە تەمیلمان بکەن. باسی ئەوەی کرد من ئێستا هیچ بەڵێنێکتان پێ نایەم، بەڵام کە هاتمە هەرێم کۆنگرێکی ڕۆژنامە نووسی ئەەکەم لەویا ئەیکەم بە مفاجئەیەک بۆ خەڵکی کوردستان کە من ئەمەم بۆ ئێوە کردووە، بەڵام بە ماوەیەکی کورت لە هاتنەوەمان لە بەغا دۆخی عێراق تێکچوو، نە ئەو سەردانەکەی کردو نە بەڵێنەکانی توانی جێبەجێ بکات. ینی کاتی سەردانەکە تێپەڕیوەیە خۆتار ئێوە چاوەڕێیانی ئەم سەردانە بکرێت. خۆ دەزانی ئێستا ئەو کابینەیە کابینەی کاربڕێکەرە ناتوانێت ئەو کارانە بکات، ئەمە یەک. دووەم لەبەردەم ئەوەن کە سەرۆکی کابینەیەکی نوێ هەڵبژێرن ڕەنگە ئەو بەڕێزە هەر نەبێتەوە بە وەزیری کار، بۆیە هەتاکو و کابینەی تازە و وەزیری کاری نوێ دەست بەکارە بێ نازانین دۆخەکان ینی وەزیری کاری عێراق ئێستا لە ڕووی یاساییەوە هیچ کێشێکی نیە، ینی ممارەسەی دەسەڵاتەکانی خۆی دەکات، یعنی ئەیندە دەتوانێت بڕیارێکی لەم شوێ بدا لە ئێستادا؟ ئەوە لەبەرەوە ئێستا وەزیری کار بەڕێکەرە، ئەوە بڕیارێکی گرینگە پێویستی بە بڕیاری بە ئەویش پێویستی بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران هەیە کە ئەو پارەیە تەمیل کا بۆ ئێمە، بۆیە لەبەرەوەی حکوومەتی کار بەڕێکەرە ناتوانێت بابەتێکی وا گرنگ بڕیاری لەسەر بات. باشە، بەنیازن دووبارە لە دوای دەست بەکاربوونەوەی حکوومەتی نوێی عێراق ئەم بابەتە دووبارە بخەن و بەرباس و گفتوگۆ بە دڵنیاییەوە ئەگەر کۆڕۆنا کۆتایی هات، ئەگەر دۆخەکان هێمن بوونەوە، بە دڵنیاییەوە ئەو ئەرکی سەرشانی ئێمەیە کە خزمەتی هەموو ئەو چین و توێژانە بکەین کە سەر بە وەزارەتەکەی ئێمەن کرێکاران، خەڵکی بێکار، کەمەندامان، ئەوانی کە تۆڕی چاودێری خێزانیان گرێتەوە، مناڵی بێسەرپەرشت، ئەوانی لە خانی بە ساڵات چوانن، ئەو ژنانی هەڕەشیان لێکراوە. ئێمە هەرکە لەم وەزارەتە کارەکەین بۆ خزمەتی ئەوانە لە بەردەمی خەڵکو خوای خۆمان سوێندمان خواردووە کە و ئەرکی سەرشانمان بە ڕاپەڕەنگە پرسیارێکی منطقی ئێستایەکێک لە سنوورمانی ئەم تۆڕە کاتێک کە سەیری من و تۆ دەکات پرسیاری وەبکە خۆ لە ماوەی چەند مانگی ڕابردوو قەیرانی دارایی لە هەرێمدا تا ڕادەیەک باش بوو، موچە لە کاتی خۆی دەدرا، بۆ ئێوە لەم کاتەدا یعنی ئەنجومەنی وەزیرانتان ناچار نەکرد یان هەوڵێکی جددیترتان نەدا بۆ گەڕاندنەوەی ئەم موچانە؟ من ڕوونم کردەوە، ئێمە هێشتا قەیرانمان تێ نەپەڕاندبوو، ئێمە هێشتا بۆ موچە پێویستمان بە داهاتی ناوخۆ بوو. من لە سەردانێکمان بۆ لای بەڕێ سەرۆکی حکوومەت ئەم مەسەلەی تۆڕی پاراستنی خێزان لەگەڵ باس کرد، وتی ئێوە بەردەوام بن، ڕێکارەکانی خۆتان مەوەسێنن، هەموو ئامادەکاریە بکەن، وتی بەڵام من ناتوانم لە ئێستا پێتان بڵێم ئێمە ئەتوانین ئەو پارەیەتان بینێ، لەبەرەوەی ئەو بەڕێزانی کە کاری لەگەڵەکردن پێی وتن ئەو پارەی بۆ حساب بکەن، بۆیان حساب کرد پارەکە زۆر بوو، وتی لە ئێستا ناتوانین ئەوە جێبەجێ بکەین، بەڵام ڕێکارەکانی خۆتان مەوەسێنن، هەموو ئامادەکاریە بکەن. هەر کاتێ ئێمە لەگەڵ حکوومەتی ناوەند ڕێکەوتین و ئەو پارەی کە وەزارەتی دارایی لەگەڵ حکوومەتی ناوەند لەسەری ڕێکەوتون ئەگەر ئەوە بوو ئێمە بۆتان جێبەجێەکەین، بەڵام مۆزی عێراق تێکچوو، بودجەی عێراق پەسەند نەکرا، هێشتا کار بە بودجەی 2019 ئەکرێت، کۆڕۆنا هاتە پێشەوە، لەبەر هەموو ئەوانە ئەو مەسەلانە پەچی کەوتووە جینا ئێمە لە سەرەتاوە ئیشمان لەسەرم بابەتە کردووە. وەک دوایین پرسیار وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەو شوێنەیە ئەو موقعەیە کە کوێستان خان بتوانێت زۆرترین خزمەت پێشەش بە وڵاتیانی هەرێمی کوردستان بکات؟ بە دڵنیاییەوە ئەگەر بودجەی پێویست، ستافی پێویست، پسپۆڕی تاوامان لەبەر دەستا بێت، ئێمە ئەتوانین زۆرترین خزمەتی خەڵک بکەین، چکە بەداخەوە زۆرترین خەڵکی هەژار و لێقەوما و بێدەرەتان و خەڵکی نەخۆش و خەڵکی بێسەرپەرشت و خەڵکی بە ساڵاتچوو خەڵکی ئەوانەی سزا دراون لە سنووی وەزارەتەکەی ئێمەیە، بۆیە زۆرترین کار و خزمەت لە ڕێی وەزارەتەکەی ئێمەوە کرێت ئەگەر هەموو ئەو ئیمکانیەتانی باسم کرد لە بەدەستمانە بێت.
زۆر سپاس بۆ کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئێوەش ڕوونکردنەوەکانت سەرچاو دووبارە بەخێربێت زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بن.